بینرین بریس افدم هوا باش بیت اس نزیر کادانی مجارک دن هاتی نفدی داروان بریس بو پیشکش کرنا حلقه کادیتر البرنامه بکردی افجاره جی وکو جارن دیتر مجارکا هری گرنگ ده ورجینی نواوی برنامه دا او جی ویانا خاکو نشتیمانیه ام وکو کورت وکو بونورک سر روی وی عردی وکو هر مروفک دیتر مافک سروشتیه و مافک خداییه کو ام حش ولاتو خاکو نشتیمان خوب بکین تایبەتی کوردستانە خاکێکی پڕ خێر و بەرەکەت و پیت کە لاندکا دوێ یا ژیانەیە و جارێکا دیتر ژیان ئەلڤێرە دەست پێ کریە لەوڕا سەنتەرێ دوێ یێ ژیانا تەڤایە مرۆڤاتیە بەروێ چەندێ ئەم ژی مافدارین کو ئەم حەش خاک و وڵات و نیشتیمانێ خوب بکەین و ئەوی خاک و نیشتیمانەی بپارێزین لەوڕات ناوا بەرنامەی بە کوردیدا مەدوێتن چەندین بابەتان ئانکو چەندین پرسیاران بۆ وەرژینین ناوا وێ حەلەقێدا بزانین چاوا و bi çi reng xak û niştîmanê xwe dê me xweş vêt û pêgehê wê lê tê bigihîn. Herwesa boçî hindek kes û layen hene dijatiya peyva Kurdistan dikin. Dîsan me divêtin bizanîn rolê zana û tûjerên Kurd çi ye derbarê parastina wişa Kurdistan. Ev pirsyara û çendîn pirsiyarên dîtir dihên arastekirin bû Zorbarês Mamoste Abdirehman zor bixêr Mamoste Hêja. مامۆستای بەڕێز وەکەمە ئاماژە پێدای ئەم ناوا جێهێکی دادژین سەر ڕووی وی عەردەی کو دبێژنێ کوردستان حتمما وەختێ مرۆڤ جێهێکی دژیتن ئینتیما و ژێبەندیەک دێ بۆ وی جێی هەبیتن ئەم بین بەحسا وێ چەندێ بکەین ئایا چاواو و چ ڕەنگ دێ خاک و نیشتیمانی خۆ تێبگەهین و پاراستنی لەسەر بکەین بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان دیارە ئێمە کە هەمیشە وەکو باوەڕدارێک وەکو مسلمانێک کە دەزانین ئێمە دروستکراوی خودداین و خوددا ئێمەی دروست کرد و ئێمەی هێناوەتە بوون بێگومان لەسەر خاچێک هاتوونەتە بوون ئەم خاکەی ئێمە لەسەری هاتوونەتە بوون پێی دەوترێ کوردستان بایەخی ئێمە و بایەخدانی ئێمە بە کوردستانی خۆمان وەکو هەر هاوڵاتێکی دیکەش بۆ وڵاتی خۆی بایەخ دەدا ئەوە کارێکی باشی کردووە ئێمە چی هانمان دەدا یعنی وەکو خوددا ئێمەی دروست کرد لەسەر ئەم خاکە هەر خودداش پێگەی ئەم خاک و نیشتیمانەی بە ئێمە گوتووە ئەوە تا بینی خی گەورەسەر لە قورئاندا دەفەرمێ دەربارەی نەتەوایەک دەربارەی گەلانێک پێشی هەزاران ساڵ لەمەوبەر فەرمێ ئەلەم تەڕە نەتبینی نابینی ئەلەم تەڕە إلى الذين خرجوا من ديارهم وهم ألوف حذر الموت فقال الله لهم موتوا ثم أحياهم يعني بۆ نەخۆشی بێ بە هەر هۆکارێک بێ خەڵکانێک خاچی خۆیان بەجێهێشتووە لەگەڵ بەجێهێشتنی خاچی خۆیان لەگەڵ خاکەکەی بووە بانایەکی تر یعنی کە خاچی خۆیان بەجێهێشتووە خدا پێیان دەڵێ چی فقال لهم الله موتوا ئێوە لە ترسی مردن نیشتیمانتان بەجێهێشت بەڵام هەر بەجێهێشتنی نیشتیمان خۆی لە خۆیدا مردنە ئەو تاقیکردنەوەی لەسەرکردن ثم ئەحیاهم ئەم تاقیکردنەوەی فەرمووی چییە تاقیکردنەوەکە ئەوەی پێگوتن ڕاکردن و هەڵاتن و بەجێهێشتنی نیشتیمان لە ترسی مردن نەخۆش یار شتێکی دیکە خۆی لە خۆیدا مردنە ئەلێرەوەیە ئەبینی جارێکی تر خدای گەورە لە قورئاندا دەفەرمێ دەربارەی گەلانێک کە وەکو چۆن دەڵێ تۆ سزایەک ئەبینی لە یاساکانە ئەڵێ تۆ سزا ئەدرێ یان بەوەندە مانگ بەندکردن یان بەوەندە پێبژاردن مادام هەردووکی دانراوە بە تەنیشتیەکەوە یا بندکردنەکە هەڵەبژێری یا پێبژاردنەکە مانای ئەو دوانە لە یەک ئاستن بۆیە وەکو یەکدانراون ئەلێرە چیمان بۆ دەرەکەوێ خدای گەورە لە قورئانە فەرمێ وەلەو ئەنە دەربارەی نەتەوەگەلێکی پێشوو ولو أنا كتبنا عليهم أن اقتلوا أنفسكم أو اخرجوا من دياركم ما فعلوه إلا قليل منهم لێرە دوو سزا هەیە کەوتۆتە تەنیشتی یەکەوە أن اقتلوا أنفسكم خۆتان بکوژن یان خاکتان بەجێ بێڵن ئەم دوو سزایە بە تەنیشتی یەکەوە پێتەڵێ چی خاک بەجێهێشتن و بەجێهێشتنی نیشتیمان بۆ مانای یعنی نیشتیمانی خۆت تەبەڕابی مەبەستم لە نیشتیمانی خۆت تەبەڕابیت و نیشتیمانی خۆت دانی پێدانەنیت و حاشا لە نیشتیمانکردن خۆی لە خۆیدا یەکسانە بە خۆ کوشتن ئەمەش لێرە مانایەکی تریشت مامۆسەلامان کاتدا کە ئەن اقتلوا أنفسكم مانای وێ چەندێ تێت کەت و هەمیشە ئامادە بە بەرگریی خاک و وڵاتی خوب کە ئەگەر نەفساتەژی تێ بچێت ینی باسەکەم مەستم لە تەفسیری ئاەتەکە هاتووە بە مانای ئەوەی کە ئەم دووشتە لە بەرامبەری یەکدان بە دەلیلیشی بە دەلیلێکی تر کە بۆ دەرێکەوەی خی گەورە فەرمێ ئێوە لەگەڵ هەموو کەسا باش بن لا ينهاكم الله عن الذين لم يقاتلوكم في الدين ولم يخرجوكم من دياركم أن تبروهم وتقسطوا إليهم أي خدا أفرمي لقل شيء باش مبن يعني لقل شيء بيوندي مكان لقل شيء دوست مبن إنما ينهاكم الله عن الذين قاتلوكم في الدين
وأخرجوكم من دياركم وظاهروا على إخراجكم أن تولوهم. يعني خدا دا فرميه كسانك كشر دين وآيني إيوان كرد هي أونيت ولا قليانا باشبي يان كسانك إيوان لخاتش خوتان ودرنا هي أونية لقليان باشبي يان كسانك يارمتي داري كسانك يتربون وظاهروا على إخراجكم يارمتي داري خلشي تيانا دا إيوان لخاتش خوتان ودرنين هر دوبارة أمش خوي له أمسي آية بلاي كموا بيمان دالي ليه كم دا نشتمان بريتيا لجيان لدوم دا بيمان دالي نیشتیمان و خاک یەکسانە بە ژیان لە سێمە پێمان دەڵێ ئاین و نیشتیمان لە تێنیشتی یەکەوەدانراون. مامۆستا بەڕێز بەس ئاخفتنێکە منطقیژی هەیە سەبارەت بێ چەندێت بێژن نیشتیمان تشتێکت ناوە دلێ مرۆڤیدا جێ خودکەتن و هەمان دەمدال سەر عەردیژی گۆڕ یاسایە سنوور هاتینە دیاریکردن. ئایا چ پێتویت کەتن مرۆڤ هەندە پێداگیر بیتن سەر خاک و نیشتیمانی خۆ و دەمێکێدا خاک و نیشتیمات ناوە دلێ مرۆڤیدایە. ڕاستە. ئێمە کەی خاک و نیشتیمان دەچێتە دڵ ئەو قسەکەی عوسمان بایدەمیرە. عوسمان بایدەمیر کە جێگیری سەرۆکی پەرلەمانی تورکیا لە نێو پەرلەماندا جۆی لێبوو عوسمان بایدەمیر ئەندام پەرلەمانی تورکیا کووردا گوتی کوردستان. ئەجا بزانە چەند ئەوانە هەستیارن بە وشەی کوردستان گوتی کوردستان کوێ. تەبەن بیگوتای هەر خاچێکی بگوتایە لەوێ بێگومان لە ڕووی یاسایی ڕەنگە سزا بدرای بۆیە گوتی کوردستان لێرێ کوردستان لێرێ یعنی کوردستان لە دڵمایە. ئێمە ئەو شوێنانەی کە ئێمە بەڕاستی زۆر دەڵێن نیشتیمان لە دڵمانایە نیمانە لە ئەرزە دەوڵەتمان نییە دەوڵەتمان نییە بۆیە گواستومانەتەوە نێو دڵ بۆیە گواستومانەتە نێو دڵ لە ڕاستیدا ئێمە بێت لە ئەرزدا دەوڵەتمان هەبێ ئەو دەوڵەتەش نیشتیمانی ئێمە. بەس بەرامبەر بێ چەندێ مامۆستا بەڕێز ئەگەرم تەماشای مێژووە کوردی بکەین 2700 ساڵە هاتیە نویسین ماوەیەوان 2700 ساڵانەدا کورد هەر ئینتیما و ژێبەندیە خۆ بۆ وڵات و خاک و نیشتیمانی خۆ کەلتور و داونەریتی خۆ هەبووی و مەترسیژی دروست نەبوویە و هەریا هەبووی بۆچی ئەم vێگافکێ جەختێ لەسەر vێ چەندێت کەینەوە. ئێمە ئەگەر بڕوانینە جوگرافیا خەریتەی کوردستان وڵات هەیە لاکێشەیە وڵات هەیە چوارگۆشەیە وڵات هەر وڵاتیە باش شێوازی نزیکی بازنەیی وەرگرتووە ئەڵێن لە ڕووی جوگرافیاوە کوردستان شێوازی سێگۆشەی سەربەرە خوارە هەمیشە لە خوارە و لێ قرتاوە. ئێمە هەمیشە نەخشەکانی 3000 ساڵ لەمەوبەر لە کەنداوی فارسەوە سەرکەوتون تا دەریای سپیناوە ڕاست دەی ئێستا وتمان لە باشوورەوە ئێستا ئێمە خەریکە لە خانەقینیش نەمێنین کەواتە بەردەوام لە خاچی ئێمە دەبن اینجا بۆیە ینی لە مەسئلەی خۆشەویستی وڵات بزانە هەر پێغەمبەرێک بە جۆرێک تاقی کراوەتەوە ینی یونس کەوتە تەسکی حوتەوە ئیبراهیم خستیانە ئاگرەوە هابینی لێرە ئیمام ینی لە چۆن دەڵێ ئیمامی عینی کە عومدەی قاری هەیە لەسەر شەحی صحیح بوخاری ئەڵێ چی ئەڵێ ابتلى الله نبيه محمد بفراق الأوطان يعني هەر پێغەمبەر خەتە ئاگرەوە پێغەمبەر هەیە کەوتۆ تەسکی حوتەوە دەریا بەڵام ئەڵێ ئیبتیلای محەممەد درودی خوای لەسەر لە هەمووی قورستر بووە وڵاتی بوو دوورکەوتن لە نیشتیمانی خۆی لەبەر ئەوەیە جارێکی تر ینی ابن حجر ئەجێڕێتەوە لە ئیمامی بەیضاوی ئەڵێ هەندێک خەڵکی قەدیم کە سەفەریان کردووە هەندێک لە خۆڵی وڵاتەکان لەگەڵ خۆیان نابردووە یا تۆ ئاەتێک تێ لە قورئاندا سزای هەندێک کەس چییە ئەفەرمێ خودای گەورە ئەن ينفوا من الأرض أو ينفوا من الأرض بە ئیمامی شافعی دەڵێن یعنی ئەمە عقوبەیەکی زۆر نییە خۆ من نەکوشتنە نەدارکاریە ئەڵێ ئەوە بەسی بێ کە لە نیشتیمانی خۆی دوورەخرێتەوە ئەو عقوبەیەکە هەرە قاسیە دەتوانی بێژی مامۆستا بەڕێز بەرامبەر vê چەندێژی کە ئەم بەحساوی چەندێ بکەین بۆچی ئەڤڕۆ هەندێک کەس و هەندێک لایەن هەنە دژاتیا پەیوە کوردستان بکەن ئایا پەیوە کوردستان چ نەڕەحەتیەکە و چ بەرتەنگێکی لەوی خەڵکی ڕاستە سەیرە لە نێو نیشتیمانی خۆشمانە لە نێو دەوڵەتی عێراقیشدا ئەم دژایەتیکردنە بۆ وشەی کوردستان هەیە زۆریان پێخۆشە بڵێن شیمالی عێراق زۆریان پێخۆشە بە تەنیا بڵێن شیمالیا بڵێن شیمالی عێراق لە کاتێکدا بە پێی دەستور هەرێمێکی بە ناوی هەرێمی کوردستان ئێمە بێت لە بەرامبەرەکانمان لە نەیارەکانمانەوە تێبگەین کوردستان بۆ ئێمە چەند گرنگە کوردستان وەکو نیشتیمانی بۆ ئێمە چەند گرنگە بڕوانە عێراق هەر ئەوەی ئێستا لیان دەبیستی بەشی زۆریان هەر دەڵێن شیمالی عێراق ئەی بۆ ناڵێن کوردستانی عێراق کە کوردستانەکەش هێشتا هەری عێراقە بەڵام هەر وشەی کوردستانەکەیان پێ خۆش نییە بڕۆرەوە بۆ تورکیا بە ئەو ناوچەی کە ئێمە پێڵین باکووری کوردستان ئەو پێڵێکی ئەڵێ باشووری ڕۆژهەڵات باشووری ینی ئەوە بە کوردستانی باکوور دەڵێ سووریا چی بە کوردستانەکەی خۆی دەڵێ
دەڵێ شیمال شەرق، دەڵێ باکووری ڕۆژهەڵات، باکووری ڕۆژهەڵات. ئێمە لە ڕۆژهەڵاتیشمان هەیە ڕۆژهەڵاتی کوردستان، سێرەکەی پارێزگایەک ناو نراوە کوردستان، باقیەکەی تری هەمووی کراوەتە ئازربایجانی غەربی و شتی تر و ناوی تریان لێناوە، کەواتە لێرە بۆ دەرەکەوێ وشەی کوردستان ئەگەر گرنگ نەبووایە بەرامبەرەکانمان بەڕاستی ئەوەن دەلی نەئەترسان. جا بەڕاستی بەرامبەرەکانمان چێن؟ یعنی ئەوانەی کە ئێمە مامەڵەیان لەگەڵاکەین ئەو چوار دەوڵەتە بەلایکەمەوە کە کوردستانی بەسەرادا بەشکراوە، وانە ئێران، عێراق، تورکیا، سووریا. خۆ ئەمانە موسڵمانن، خۆ ئەمانە قورئان دەخوێننەوە، بە ئاەتێک و بە فەرمودەیەک بابین باسی ئەوە بکەین وشەی یعنی عەدالەتی خوا چەند مهمە، چەند گرنگە لە مەسەلەی ناوهێنانی کوردستان. خدا دەفەرمێ دەربارەی سولەیمان حتى إذا أتوا على واد النمل قالت نملة يا أيها النمل ادخلوا مساكنكم لا يحطمنكم سليمان وجنوده. لێرە سێ تەفسیر لە دەربارەی ئەم ئاەتە چ دەڵێن؟ دەڵێن ئەو شوێنە کە مێرووی لێبووە، مێروو ئەو شوێنە وادیەکە، چۆن وادیەکەی مەسەن پێڵەن وادی استیوا، ینی دۆڵی شێرەکان، یان مەسەلەن وادی بانشێر بۆ نمونە. لە قورئانە خدا دەفەرمێ سولەیمان و جەیشەکەی سوپاکەی حتى إذا أتوا على واد النمل لە تەفسیری ئەم ئاەتەدا مفەسرین دەڵێن عەدالەتی خوا لەوێ دەردەکەوێت چونکە ئەو دۆڵە تایبەتمەندە بە نەملەکان مێروستان دەیکا بە ناوی ئەوان، کەواتە خدا پێمان دەڵێ ئەو شوێنە مادام مێروویتیایە، خدا لە قورئانە بەو شوێنە دەڵێ وادی نەمل، بە شوێنی مێروو خدا دەڵێ مێروستان. ئەی باشە موسڵمانی ئازیز، تۆ بۆچی بە شوێنی مێروو دەڵێ مێروستان، بۆ بە شوێنی کورد ناڵێ کوردستان؟ بەڵێ مامۆستا تو نابینی تشتێکی گەلک باڵکێش و سەیرە دەماتوت بینی ئەوان دەوڵەتی دەوروبەریمە چ تورکیا بی چ ئیران بی چ عێراق بیتن ڕەنگەش ڕۆی مەزهەبیش ڕۆی تێگەشتنێڤەش ڕۆی جوگرافیە هەموو لێک جیاوازن بەس بۆچی لەسەر دوژمنداری ئانکو نەیاریە ملەتی کورد ئێکن. ئەمە ئەو پرسیارە گرنگەیە کە پێمان دەڵێ ئێمە بەری ئەوەی وەڵامی ئەوە بدەینەوە یا بزانین بۆچی وایە، بەس کە وایە با ئێمە بایەخ بدەینەوە بەو شتە، ینی ئەگەر پێوەرێکمان هەبێ بزانە لە تەفسیری بەیضاویدا هاتووە دەڵێ كيف يقاس وفاء الرجل، يعني وفاء إنسان بحنينه إلى الوطن بحبه إلى الوطن، يعني بيوريك لبيوركاني زانيني وفاء إنسان بريتيا لخوشويستي خوي بو اجتماعك جا أو برانمان كاتيك بوشي كردستان بس بونمونه بيغمبر دودي خوي لسر لفرموديه كذا فرميان سنتي بيغمبر شونه وكان رسول الله صلى الله عليه وسلم يعجبه أن ينادي الرجل بأحب أسمائه إليه. إيه باشا براي مسلمان تو أو بيغمبرك دودي خوي لسر پێغەمبەرەکەت سنەتی وا بووە یەک بە یەکی ئینسانەکان حەزیان بە چ ناوێک بووە بەو شێوازە بەو ناوەبەنج ئێکاکەمە پێم خۆشە پێمان بڵێن کوردستان بۆنە بۆ ئەڵێ عەرەبستان ئەڵێ تورکستان ئەڵێ تورکمانستان ئەڵێ ئۆزبەکستان ئەڵێ قیرغستان ئەڵێ تاجیکستان ئەڵێ پاکستان ئەڵێ هندستان هەر بۆ کوردستان بەڵێ تەمان دەمدەما مستاد چەند یا گرنگە و ئەم کەتواری بین واقعی بین ئەم هەندێک گلەوە بەخۆشی بزڤڕینی کە مەژی ڕەنگە نەشیا بیتن دەرحەقی چەندێ بهین و ثەغڕایان و کونەکی ڤەنەکەینەوە بۆ دوژمن بهێت دەستی خۆ بینتە نافمەدا. ڕاستە ئەوش مەسلەیەکی گرنگە بەس پێم وایە لە زۆر بابەتی ترا وتومانە هەموو جاڵین گرفتێک لە گرفتەکانمان ناکۆچیە و ناتەباییە، بەس لە مەسلەی وشەی کوردستاندا پێم وایە ئێمە کۆچین، لە مەسلەی نیشتیماندا پێم وایە ئێمە کۆچین، بەڵام گرنگە ئەم قسانەی ئێمە بۆ ئەوەیە سێری بەرامبەرەکانمانکەین. بەرامبەرەکانمان ینی تەسەوەر کرد لە سەردەمی ڕژێم بەپێی یاسای ڕێکەوتنامەی 11 ئازاری 1970 کە ڕێکەوتنامەکە تەواوکرا ئەم ناوچەی ناو نابوو منطقة کوردستان للحکم الذاتی، ناوچەی کوردستان. باشە ڕژێمی پێشوو هەروتێتی کوردستان کەچی ئەو ڕژێمە نوێی ئێستا لە بەغدایە سێرەکەی خەڵکەکە هەرەڵەن شیمالی بەێ ئەگەرم بین بەحسا ڕوول و هەوڵێ زانا و تێژەرین کورد بکەین مامۆستا ئەوان چی کردیان و چ پێداگیریە کردیە لە سەروێ چەندێک و خاک و نیشتیمانێمە بهێتە پاڕاستن لە زۆربەی ئەو مناسەبات و بۆنانی کەوا بووە لە ڕابردوودا و ئێستاکەش توێژەر زانا مامۆستایانی ئاینی مامۆستایانی زانکۆ هەڵوێستی جوانیان لەم بوارە بۆ گرنگە بایەخی زیاتری پێ بدەین. ساڵی 1964 مؤتەمەرێک کۆنگرەیەک لە بەغدا کرا بە ناوی مؤتەمەری چۆن دەڵێ مؤتەمەری یان زانایانی ئیسلام، ینی کۆنگرەی زانایانی ئیسلام لە بەغدا ساڵی 1964 لەوێ لە 64 هەمزانە 3 ساڵە شۆڕشی ئەیلور بەرپا بووە لەوێ ئەو قسە و باسانەیانە کرد ئێوە عێراقن
بۆچی ئەڵێن کوردستان لەبەرچی وشەی کوردستان بەکاردێن مامۆستا مەلا ساڵحی گۆزەپانکەیی لەوێدا هەستایەوە وتی ئێوە ئەڵێن عەرەبستان خەڵکێکی ترە لە تورکستان کوردەکەش ئەڵێ کوردستان بۆچی ئەوەی ئێوە لە دین دەرچوون نییە بۆچی ئەوەی ئێمە ئەگە بڵین کوردستان ئەوەی ئێمە پێڵێن ئێوە لە دین دەرچوونە ئەمە هەڵوێستێکی جوانە نمونەیەکی ترت پێ بڵم دکتۆر پرۆفیسۆر کەمال مەزهەری خۆمان بەڕەحمەت بێ کە ئیتر ئەوە لە بواری مێژووە چۆن ئەڵێ باڵایەکی بەرزە لە ساڵی 1995 لە بەغدا بوو مؤتەمەرێک کرا لە ئێران لە کۆماری ئیسلامی ئێران 1995 مؤتەمەرێک کرا لە مؤتەمەرەکە و لە کۆنگرەکەیە 76 توێژەری جیهانی ئیسلامی بان کرابوون 16 کەسیشیان توێژەری ئێران خۆی بوون 76 و 16 لەوێ بوون عێراق ئەو کاتە لە چوارچێوەی وەفدەکەی دکتۆر کەمال مەزهەری نارد لەبەرەوەی کوردە و فارسی شەزانێ و ئەوی نارد جا دکتۆر کەمال مەزهەر بینیم یعنی چەند ینی پێشی وەفاتی باسی ئەوەی کرد کە ئەوە لەوێ چی ڕوویداوە وتی ئێرانیەکان لەوێ یەکێک وتی یەکێک لەوانەی کامەهی وڵاتی ئیسلامیە بە ئێرانیان پێشنیازێکیان کرد بۆ ئێران وتیان بۆ ئەوەی ئێمە هەمومان یەک بین و گرفتمان نەبێ ئاوێک لە بینمانە ئێمە پێڵێن خەلیجی عەرەبی کەنداوی عەرەبی ئەوە شەڵێن کەنداوی فارس باشە بۆ ئەوەی گرفتمان نەبێ بۆ ناوی نەنێن کەنداوی ئیسلامی وتی پرۆفیسۆر مشتەرەکێک دروست ببیت وتی قبولیان نەکرد وتی پرۆفیسۆرێکی ئەوان ناوی دکتۆر پیرۆزی موجتەهید هەستا قسەی کرد وتی کاکە ئێمە وڵاتەکەمان ناوە ئێران خۆشمان فارسین ئەوە لەوێ وشەی فارسەکەت نەما لەسەر ڕووی ئەم گۆی زەویە یەک شوێن وشەی فارسی ماوەتەوە کە پێڵێن کەنداوی فارس لێمان گەڕێنبان شوێنێکە بێ بە ناوی خۆمانەوە ناوی فارس بێ ئابینی کەواتە ئێمەش مافی خۆمانە لەسەر ئەم زەویە شوێنێکمان هەبێ بە ناوی ئێمەوە بێ جا لەبەرەوە هەموو ئەمانە ینی لە ڕووی بەپێی ئەو توێژینەوە مەوستا و توێژینێت کە زانا و لێکولەرێتمە ئەنجامدایە هیچ تشتێک بووان دەرکەفتیە کە یعنی وەکو بژنێت تشتێکی سایکۆلۆجیەل دەفوان یان تشتێکی مێژوویە بووچی ڕق الپەیوە کوردستانە و نەوێتن ئەف وشە بێتە بەرگوهێتوان ئایا هیچ مەترسێک سەروان هەیە؟ ینی ئەلب ناڵم هێشتا ئەوە لە ئەڵلقەیەکی تری شاپیان وتی ینی بۆیە وەڵامی ڕاستەوە خۆی نادەمەوە ئەو پرسیارە چونکە بەڕاستی زۆر وەکو چۆنەڵە جێگەی سەرنجە زۆر جێگەی سەرسوڕهێنە و جێگەی سەرسوورمانە چونکە ئێمە ئەخوێنینەوە لە دەوڵەتی مادەوە هەتا ئەگەینە ئێستا بەرنمەیەکی لەسەرەکەین شێوانی وێنەی کورد لە ئەدەب لە مێژوو تەنانەت لە تەفسیری قورئاندا تەفسیرەکان هەندێک شتی تایە کە وێنەی کوردیان شێواندوە جا بێمە سەر باسەکە مەسئلەی زانای کورد ڕۆڵی زۆرە محەممەد ئەمین زەکی بەک لە کورد و کوردستانە جارێکی تر باسی ئەوەکە کە حسی قەومی دەفعی کردم ئیزهاری قەومیەتی خۆم بکەم بەم دەستەواژێ یعنی ئەڵێ هەموو خەڵکەکان باسی خۆی دەکەم منش ئێوێ باسی خۆم بکەم مامۆستا علادینی سەجادی بەڕەحمەت بێت لە هەمیشە بەهار لە 1960 ئەو قسەیە دەکات کە باس پێشتر باست دەڵێ ئەوە بارودۆخی ئێمەیە لەگەڵ ئەو خەڵکە ئەوە بارودۆخی ئێمەیە کە هەموو خەڵکێک بە کورد و کوردستان پێیان قورسە لەبەر ئەوە ئەڵێ پێتان دەڵێم کورد خۆی کەسی خۆیەتی کورد کەسی نییە با خۆمان ببین بە کەسی خۆمان مامۆستا ئاخفتنەکە دیترجی هەیە بێژن ڤیانە خاک و نیشتیمانی پەیڤێک نییە مرۆڤ بێژیتن بەلکو ڤیانە خاک و نیشتیمانی گرێدایە پێداگیریکردن یان کو پەیڕاوکردنا هەندێک کار و کریارên ڕۆژانە بۆ نمونە خاکێ خو نیشتیمانێ خو یان سروشتێ خو ژینگا خو یاسای پارێزی ئەوان تشتانە پێگیر بکەی ژیانە خودا ئۆتۆماتیکیان دیار بیت کە تو حەش خاک و نیشتیمانی خود کەی وەختی ئەم ناوە خودا وی تشتەی وەکو پێویست بەرچاو وەرنەگرین ئایا وی دەمەیدا ئاخفتنامە چ بەهای خود میدیت ڕاست ساڵی 1992 بەرنامەی ژینگۆ مرۆڤم هەبوو لە تەلەڤیزیۆن تەسویر و با بڵێم وێنەی ناو ئەو کات بازاری شێخەڵڵا پێیان دەگوت ینی سەشار بەو ناوەی بزمە بەستم ینی 92 وەکو بڵێ سەرەتای این بوو حکوومەت دروستکردنی حکوومەت ئیتر مەبەستم ئەو بوو زۆر ئەویست هاوڵاتیەک شتی فڕێدایە سەرجادە شتی زۆر ینی هاوڵاتێکە ئەو کەسە ببوورە بیانی بوو بیانیەک ینی ویستم پێی بڵێم ئەو شتە بۆ فڕێدی بە سێری ئەم دیومە کرد خەڵکی خۆمان شت فڕێدا پەشیمان بوومەوە چی بۆ بڵێم جاو قسەی ڕاستە کەواتە خۆشویستنی نیشتیمان تەنها قسە نییە بەس ئێمە باسەکەمان لەکوێیە باسەکەمان لە پێگەی خاکە تۆ ئەگەر خانوویەکت نەبێ ئەگەر ماڵێکت نەبێ لە هەوادانانیشی لە فەزادانانیشی ئەمە من خۆم وریاکەمەوە
پێشی خەڵکی تر بڵێم خاک و نیشتیمان مەسلەیەکی یەکجار گرنگە بووین بە دەوڵەتیشمان بوو ئیدی هەموو شتەکانی تر ئاسانتر فریتر بیتن مامۆستا بەڕێز ئەگەر ئەم بەحسا پێیگەهێ خاک و نیشتیمانی بکەین هەمان دەمدا مامۆستا تبیە ئەم ببەستینەوە هەندێک مژارێت هەنووکەیەت وێگافکێ بۆ نمونە دەما ئەم بینین خاکی مە نیشتیمانی مە پاڕاستی نیەش ڕووی ئەسمانی بە بۆ نمونە کۆرمۆر پێشی چەند ڕۆژێکە هاتە بۆمبارانکردن و ڕاوستاند کارێوێ و لاجان ئەف کێشە دروست بن و ڕەنگە دەستێ دەرەکی ژیت ناوێ چەندێدا هەبن ئایا دەوان حاڵەتەنەدا مامۆستا تاکی کورد پێتەویە چ جوورە هوشیاریەک هەبیتن بەرامبەر وان پیلانێت تێنە گێڕام دژی خاک و نیشتیمانی کوردستان ئەماوەیە تۆ بڕوانە کە دووتی بەرامبەر یەک پێشبڕچێ دەکەن با بڵێن لە تۆپی پێ کۆمەڵێک ڕێسا و یاسا هەیە بۆ گەمەی تۆپی پێ بەێ بۆ هەموو گەمەیەکیش وایە باسێکم هەبووە لە 10 ساڵ لەمەوبەر نووسیمە فاوڵی سیاسی لەگەڵ یەکدا قەیناک خۆی باش نییە بکرێ فاوڵی سیاسی بەس قەیناک بەڵام تکایە گۆڕەپانی یاریەکە نابێت یەکدین زۆر جار ڕەنگە ئیشارەت و ئاماژەم بەوە کردبێ ینی تۆ دوو تیپ لەگەڵ یەکایاریەکەن یەکێک ئەیباتەوە یەکێک ئەدۆڕێ بۆ مانایە ناکرێ ئێمە گۆڕەپانەکە تێکدەین ئەموو کورسەکان بشکێنین ئەگەل لێ ینی ئەوە دوجار هەرە گۆڕەپانە پێویستیمان پێ ئەو شوێنەی کە تێیدا پێشبڕچێ دەکەین هەرە گۆڕەپانەیە کەواتە بێ فێری ئەوە بین دەکرێت لەگەڵ یەکا جیاواز بین بەڵام نەک بە تێکدانی گۆڕەپانەکە نەک بە تێکدانی نیشتیمانەکە کەوتە مامۆستان بینە سەر چارەسەری وەکو هەر جارت بەرنامەی بە کوردیدا مدوێت بۆ هەر مژارەکێ ڕێگەن چارەسەریەژی بزانین ئایا چ ڕێگە چارەسەری هەنە بوو پاراستنا خاک و نیشتیمان و مافێن ملەتی کورد جگە لە ڕووی نەتەوەی بندەڵێم لە ڕووی ئاینی من بۆ کوردم ئێرادەی خوددایە یعنی ئیجباری و ئختیاری جعلەکی خودایی بەڵێ ئختیاری و ئیجباری یعنی هەڵبژاردننی ئەم ئاینە من خۆم هەڵم بژاردووە ئختیاری خۆمە بەس کە ئەوە کوردم لە کوردستان لەدایک بووم لەم شوێنە لەدایک بووم ئختیاری خوددایە کەواتە ڕێزگرتن لە کوردبوونی خۆم و ڕێزگرتن لە کوردستانی بوونی خۆم ڕێزگرتنە لە ئیرادەی خوددا تۆ تەماشاکە وەکو مسلمانێک ئاوا بیرکەیتەوە هیچ کاتێک خیانەت لە نیشتیمان ناکەیت هیچ کاتێک دش بە خاک و نیشتیمانی خۆت ناوەستیتەوە خاڵی دیکە ئێمە بۆچی بەسەر 4 پارچەیە دابەش بووینە خۆمان دابش نەکردووە بێگومان دەسەڵاتدارەکانی وەکو فەڕەنسا و بەریتانیا و زلهێزەکان ئێمەیان دابش کردووە زۆر گرنگە ئێمە کە بەوان دەگەین بیریان بخینەوە زۆر گرنگە ئێمە کە بەوان دەگەین و ئێستا ئاسانە و کۆنسڵخانەیان هەیە هەمیشە بیریان بخینەوە کە 16 ئۆکتۆبەر دروست بوو لە 2017 قۆنسڵخانەی بەریتانیا قۆنسڵی بەریتانیا لێرە لە هەولێر لە هەرێم مارتنوار بوو چەند کەسێکی بان کرد بوو بۆ ئەوەی کە بڵێن ینی ئەم بارودۆخە چۆن بوو بۆ ڕوویدا ئەمە چی بوو ڕوویدا ڕای خەڵک وەرگرن یەکێ لەوانە من بوو کە چوین ئەوانی ترمبینی بۆم دەرکەوت هەمووی دەکەسێک بووین دەکەس بووین ئەو دەکەسە سەرنجە جەنابێتە چ بوو ئەوە شایدیم بۆ ئەدەن کە من لەوێ چیم بوو وتم حەقم نییە بە جیاوازیەکانی نێوخۆی خۆمانەوە بەس ئەوە بەرهەمی ئەو عێراقە دروستکراوەیە کە بەهۆی کە خۆتان دروستان کردووە وتم ئەگەر بە منیش بڕواناکەی پرۆفیسۆرێکی سیاست مەداری گەورەی خۆتان ئەوەندە بەهێزە لە بواری سیاسی و دروستکردنی ناوچەکاندا کە ئەمریکا لە سەفارە و لە باڵێزخانەی ئەمریکا ئەو بەریتانی کرۆ بە ڕاوێژکار ناوی تۆبی دۆجە تۆبی دۆج کتێبێکی داناوە لە 2007 بە مارتنوارم بوو لەوێ وتم ئەو کتێبە دەڵێ ئینڤنتینگ عێراق دەڵێ ئینڤنتینگ عێراق چییە؟ The failure of state building دەڵێ فەشەلهێنان لە بنیاتنانی نیشتیمانێکە کە ناوی عێراقە یعنی ئێوە هەرچیمان بەسەردێ ئەوانە ئیفرازات و دەرهاویشتەیە مشکلەکانی بینی خۆمان گرفتەکانی بینی خۆمان ئێمە و عێراق و ئەو ئێستەباسی کۆرمۆرت نەکرد ئێمەیان بەستۆتە بە دەوڵەتێکەوە ئێمەیان تێکەڵ کردووە لەگەڵ دوو پێکاتەی ترە ئەوە ڕەنگە ژیان بەڕەوە نازانن بوو ئێمە موشک بارانمانەکە کەواتە لێرەوە گرنگە پێیان بڵێن ئەرێ بۆ مافی چاری خۆ نووسین ئەدرێ بە چۆن دەڵێ بە ئەندەنوسیا بۆ ئەوەی تەیموری لێجابێتەوە بۆچی یۆغستافیا ئەبێ بە 6 کۆمار بۆچی یەکێتی سۆڤێت بە 25 ینی ئەم 15 ئەدی ئەم دابشکردانە زۆر ئاسای بۆچی کۆسۆڤاکیا بە ئاشتی لێک جابنەوە یعنی ئەم مافە تاکەی ینی بۆچی بە ئێمە نادرێ کەواتە مامۆستا وڵاتێن زلهێز ڕەنگەوە جەنابێتە گوتی و چەندین مەسادرێن دیترژی دەهات بیتن کە ئەو بخوژی دامپێدانەوەی چەندێتکەن ئەف دابشکاری هاتیەکردن بۆ کوردستانەمە دابشکاریەکە فاشلانە بیتن یعنی هیچ سەرنەگرتیل هیچ پارچەکە کوردستانێدا ئەری بووجی مامۆستا پێداگیرن سەروێ چەندێ کە خاک و نیشتیمانێمە یێ داگیرکردی بیتن
ئەمەش پرسیارێکی ترە یعنی ئەم پرسیارانە هەمووی وەک وەڵێ توێژەرانی ئێمە گرنگە بە دوایە بچن بەڵام ئەوەی ئێمە دەیزانین من هەر لەوێش لەو کۆبوونەوەی ئەوەی تەمان ئەو 16 ئۆکتۆبر 16 ئۆکتۆبر ڕوویدا ئەو کەی ئێمەی بان کرد مارتنوار لە 26 ئۆکتۆبر یعنی دوای 10 ڕۆژ لە دوای 10 ڕۆژ لەوە ڕووداوە بانجی کردین لەوێشا جارێکی تر باسی ئەوم کردوتم ئەگەر من خەڵکی لیبیا بوومایە لەگەڵ ئیتالیا قسەمە کرد چونکە ئەو داگیری کرد ئەگە سووریا و لوبناان و تونس بوومای بەگە فەرەنسا قسەمە کرد بەس مادام ئێوە عێراقتان داگیر کۆ مەلەفی عێراق و هەموو شتە لای ئێوەیە ئەو گرفتەی ئێوە دروستان کردووە هەر دەبێ خۆتان چارەسەریکەنەوە چونکە تا ئێستاش ئێوە لێرە باڵا دەستن چام بابەتانە لە ڕابردووشە لە 1922 لە ڕۆژنامەی پێشکەوتن چەند پێشی 103 ساڵ مەقالە ئاوا نووسراوە ئەڵێن ئەرێکا کە ئێمە بەشێکی تەواوکار بە زمانی ئەو سەردەمە بەڵێ ئێمە بەشێکی متەمیم نین لە عێراق ئێمە بەشێک نین لە ئەجزای عێراق ئێمە وەتەنێکی سەربەخۆ بووین لە دەرەوەی عێراق ئێمەتان بۆ تێکەڵی ئەم وڵاتە کردو دەستێتت خۆش مامۆستای بەڕێز زۆر سپاس بوو جەنابێتە بەلێ بینەرین بەڕێز ئەم ڤی ئەوای دینە دومەیاڤێ حەلەقێ و زۆر سپاس بۆ هەوێن بەڕێز کە هەوە بینەریا مەکردبیتن هیڤیا ئەوە مەشیا بیتن خزمەتێک بچیک پێشکەشی هەوێن بەڕێز کردبیتن دەخوازەمەش خدای مەزن ئەوە و ئەف کوردستانەمە یا پڕ خۆشەویست بهێتە پاراستن و تەوایە جیهانیژی یا پاراستی بتن هەر نەهامەتی کە و نەخۆشیەکێ ساخ و سەلامەت